قسەکردن لەسەر فستیڤاڵی نێودەوڵەتی دۆکو و کۆی ئەو فستیڤاڵانی کە تایبەتن بە بواری سینەما و فیلمسازی کوردی بابەتێکی گرنگە و بە تایبەتیش بەشداریکردنی فیلمی وڵاتانی جیانی لە نێو فستیڤاڵە کوردیانەیە بۆ خۆی پردێکی پەیوەندی گرنگە بۆ بەرەو پێشچوونی سینەمای کوردی و هەموو ئەو با بڵین فاکتەرانی کە پێکهاتن لە دروستبوونی سینەمایە بابەتێکی گرنگن لە لای ئێمەی کورد و سینەماکارانی کورد کە هەنگاوی جددی بنرێن لەم بابەتەوە ئەویش لە ڕێگای دروستبوونی فستیڤاڵ و وەرکشۆپ و ئەو سیمینارانی کە تایبەتن بۆ بەرەو پێشچوونی سینەماکاری لەسەر بکرێت. فستیڤاڵی نێودەوڵەتی دۆک ئەمڕۆ چوارەم ڕۆژی بوو و تێیدا ئەو فیلمانی کە ئاماژەی پێکراوە و دەستنیشان کراوە نمایشەکرێت و تێیدا هونەرمەندان لە سەرانسەری کوردستان و هەر چوار پارچە و هونەرمەندانی بیانیش سینەماکارانی بیانیش دێنەوە و لێوێ بەشداریەکەن. منەچمە لای خاتوڤانیا ڕاستە و خۆ لە دۆکەوە لە فستیڤاڵەکە و لەگەڵمایەوە قسەباسەکەم لەسەر فستیڤاڵەکە و زانیاری زیاترم باتەیە. خاتوڤانیا سڵاو لێبێم کاتت باش. سڵاو لە ئێوەش. سپاس بۆ بەشداریکردنت. تۆ وەکو خانمە ئەکتەرێک گرنگی ئەم فستیڤاڵە و بە تایبەت بەشداریکردنی خانمان لەم فستیڤاڵانەیە بۆ چیە گەڕێنیتەوە؟ بێگومان ئەم فستیڤاڵانە گرنگێکی تایبەتی خۆی هەیە لەبەرەوەی ئێمە لە ڕێگەی فستیڤاڵانەوە ئەتوانین ئەو فیلمانی کە فیلمە کوردیانی کە هەمانە بگەێنین بە وڵاتانی تر لەبەرەوەی کەسانی بیانی فیلم ئەهێنن بۆ ناو فستیڤاڵەکانمان و بەشدارە بن ئەوانیش فیلمەکانی ئێمە ئەبینن و هەروەها سینەماکاران و فیلمسازان لێرە زیاتر ئاشنا ئەبین بە یەکتر زیاتر یەکتر ئەناسین هاوڕێیەکیەکی زیاتر لە نێوانوانە پەیدا ئەبێت و خانمانیش بەوەی کە بێنە ناو سینەماوە پێویستە بەهێز بن و بەشداری بکەن لە بواری سینەما. خانمان تا ئێستا توانیویانە لە نێو ئەو فیلم و سینەمای کوردیە تەواو ڕۆڵەکانی خۆیان بەرجەستە بکەن و ئەوەی کە هەیەە بیگەێنن بۆ بینەرەی کە بینەری ئەو فیلما بێت؟ بێگومان لەبەرەوەی ئێمە هەر تاکێک لە ئێمە لە خانمان کاتێک گەینە بواری سینەماوە کارەکەین ڕۆڵێک بەرچەستە بکەین هەڵبەتە حەزمان بۆ ئەو کارە هەیە بۆیە بە تەواوی هەموو هێز و توانای خۆمانەوە ئەو کارکتەرەکە بەرجەستەکەین بۆیە ئەوەنەی کە بینیومە لە فیلمە کوردیەکانە خانمانی کورد ئەکتەری زۆر زۆر باشی تایە و بەو هیوایم زۆر زۆر باشتریش ببێت و خانمانی زۆر زیاتریش بێنە ناو بوارەکەەوە. ئێوە بۆ پێگەیاندنی خۆتان وەکو ئەکتەریشی ئەکادمی چی ئەکەن لە ڕووی خوێندنەوە یاخود لە ڕووی پێگەیاندنەوە یاخود لە ڕێگەی ئەزمونەوە؟ من لە ڕێگەی خوێندنەوە نەگەیشتم بەم کاری ئێستام ئەتوانی بە ئەکادمیش بیکەیت و ئەتوانی خۆڕستکانش بیکەیت لەبەرەوەی ئەکتینگ شتێکە لە ناو ڕۆحتایە لە ڕۆحەوە دروستە بێت. زۆر باشە. بابەتی فستیڤاڵەکە لە ئێستایا گەیشتۆ بەچیوە ئەو فیلمانی کە نمایش کراون تا چەند جێگای سەرنجن لە لای کورد و لە لای ئەو هونەرمەندانی کە لە دەروی کوردستانیشەوە هاتوون؟ فیلمی زۆر باشی تایە بە تایبەت فیلمە کوردیەکان کە لە هەر چوار پارچی کوردستانەوە فیلم تایە بەشدارە و لە وڵاتانی دەریشەوە فیلم تایە بەشدارەوە ئەو کەسانی کە بیانین کاتێ فیلمە کوردیەکانە بینن زۆر دڵخۆشن دەستخۆشی لە هەم ئەکتەرەکان هەم ستاف و دەرهێنەرانەکەن تایبەتێکی زۆر زۆری هەیە. بۆ خۆ تەنها بەشداربووی فستیڤاڵەکەی یان فیلمت هەیە لێوێ نمایشکرابێ و ڕۆڵە تێدا بینی؟ نەخێر من یەکێکم لە ئەکتەرە سەرێکەکانی فیلمی ئەزمون کە لە ئۆپنینی فستیڤاڵەکە نمایش کرا. زۆر باشە کەواتە ئەو فیلمە ئێمە چەند جارێک هەواڵمان لەسەر کردووە و ناوبانگێکی جیهانی وەرگرتووە بەشداری زۆرێک لە فستیڤاڵەکان کردووە. ئەمە تا چەند خۆشحاڵی بە تۆ بەخشیوە یان هێز و توانایەکی زیاتری پێبەخشیوی کە باشتر و زیاتر هەوڵ بی لە داهاتووە بۆ سینەمای کوردی و خانمانی کورد لە ناو سینەمای کوردیە هەنگاوی باشتر بنێن بۆ کاری باشتر؟ بێگومان من زۆر دڵخۆشم زۆر خۆشحاڵم کە توانیومە لەو کارەیە کار بکەم وەکو ئەکتینگ و هەروەها من یەکەم ئەزمونم بۆ فیلمی ئەزمون بۆ من لە ڕووی نواندنەوە لەبەرەوەی لەگەڵ ئەکتەری زۆر زۆر باشی گەورەی کووردا من کارم کردووە لەم فیلمەیە کە حوسێن حەسەنە، شوان عەتووفە، کاک عادلە، ئەو ئەکتەری بەرامبەرم کە ئەویش تازەیە ئاڤان و هەروەها کارکردنم لەگەڵ کاک شەوکەت ئەوە بۆ خۆی جێگەی شانازیە و
ئەوە یەکەم ئەزمونم بوو هیوادارم بۆ فیلمی داهاتوو بۆ کارەکانی داهاتووم دڵنیام زۆر بەهێزتر و زۆر باشترە بم. بە هیوام دڵنیام کە زۆر باشتری شەبیت. دەنگانەوەی فیلمەکەتان لە فستیڤاڵی نێودەوڵەتی دوهۆکە چۆن بوو ئەو بینەری کە لێو بوون فیدباکی ئەوان کاردانی ئەوان چی بۆ فیلمەکەتان؟ فیلمەکەمان سوپاس بخوا کاردانەوەیەکی زۆر باشی هەبوو لە ناو خەڵک و ئەو بینەرانە و ئەو فیلم ساز و سینەماکارانی کە هاتوون فیلمەکەیان بینیوە زۆر پێیان خۆش بۆ زۆر دەستخۆشیمان لێ ئەکرێت ئەوەشمای خۆشحاڵیە بۆ ئێمە. زۆر باشە. لە هیچ یەکێک لەو فستیڤاڵە گەورانی جیهان کە بەشداری کردو فیلمەکەتان بەشدار بوون لەوێ یان هێشتا نەڕۆشتون و خۆتان بەشدار نەبوون لە کاتی نمایشە؟ بەڵێ یەکێک لە فستیڤالەکان فستیڤاڵی کارلۆ ڤیڤاری بوو لە وڵاتی چیک کە خۆمان لەوێ ئامادە بووین خەڵاتی ڕەخنەگرانی بەدەستێنا لەو فستیڤاڵەیە. کاردانەوەی وڵاتانی بیانی لەسەر فیلمەکە چی بوو؟ کاردانەوەیەکی زۆر باشیان هەبوو زۆر بەدڵیان بوو. من شخصی خۆم تەسەورم ناکرد بەو ڕادەیە دەستخۆشیمان لێ بکرێت و ڕێزمان لێ بگیرێت لەسەر ئەو کاری کە کردومانە، بەڵام فیدباکێکی زۆر باشیان هەبوو. لە فستیڤاڵی نێودەوڵەتی دوهۆکە لە کێبڕکیان یان تەنها نمایش کراوە فیلمەکە؟ نەخێر لە کێبڕکیان نیە، تەنها بۆ ئۆپنینی فستیڤاڵەکە بوو. زۆر باشە. ئەمڕۆ چەند فیلم نمایش کراوە و فیلمی تر ماوە لە ئێستای دواتر نمایش بکرێت؟ ئەمڕۆ پێم وایە 26 فیلم نمایش کراوە، هەڵە نەبم، زۆر زانیاریم لەسەرەوە بابەتە نییە، بەڵام فیلمی تریش ماوە. بەڵێ دەستخۆش. سپاس بۆ تۆ خاتووفانیا سالار، سپاس بۆ بەشداریکردنت. سپاس بۆ ئێوەش.